لە ساڵی 2012ەوە ئەم زەویانەی گەڕەکی 4 تاق لە ناحیەی عەربەت بە نرخێکی بازرگانی بەسەر 11,000 هاوڵاتی سنوورەکە دابەش کرا کە لە 10,000 دۆلارەوە دەستی پێتە کرد و تا 70,000 دۆلاریش ڕۆیشت. بەڵام لە ئێستادا بەهۆی نەبوونی خزمەتگوزاری زەویەکان نەکراون بە خانوو، نرخەکەشیان بە شێوەیەکی بەرچاو دابەزیوە، بە شێوەیەک هاوڵاتی هەیە 60,000 دۆلار زیانی کردووە. من خۆم هەمە 295 وەرەقەی پێدراوە 295 وەرەقەکە 30 وەرەقە 35 وەرەقەکە شتیوا لە هیچ شوێنێکا هەیە باوەڕ ناکەم ببێ ئەمە ئەوە بۆچی چی بۆچی وەڵای نازانم بە حکومەت بڵێ لەم ناحیە عەربەتەی توە ئێستا لایەنی کەم هیچی تیانەبێ هیچی تیانەبێت لایەنی کەم 13,000 قەتعی تایە 13 خانووی تیانە باوەڕ ناکەم لە سلێمانیە 13,000 قەتعا عەرز هەبێت لە هیچ شوێنێکی شاری سلێمانیە 13,000 قەتعا بێ عەرزی وەزارەتی پێشمەرگەمانەیە دراوە بۆ پێشمەرگەیەکی فەقیر یەک عەرزی 200 مەتری بە 8 وەرەقە نەخێر بە 10 وەرەقە بە 2 عەرز بە 2 زەوی پارەی موبایلێکی ئایفۆن ناکات. ئەم ماڵەش بەهۆی خراپی دۆخی داراییانەوە ناچار بوون لەسەر زەویەکەیان خانوو بکەنەوە، بەڵام نەبوونی ئاو و کارەبا و ئاوەڕۆ ژیانی سەخت کردوون و بە ناچاری بەداربەند تەزووی کارەبایان بۆ ماڵەکەیان ڕاکێشاوە. بەدار ڕامان کێشا و یعنی قووەتێکی شیوایشی نییە هەندێک جار هەیە کارەباچەکان ئەڵێ بۆ نمونە کە گسکێک بەکارێنی هەموو شتەکانی تر بکوژێنەرەوە غەسالێ بەکارێنی ئەوانی تر ئیش ناکات. بەڵێ یعنی بۆ ڕئیسەکەش نازانام یعنی ئەو قووەتەشی نییە هەر ئەو نەیان پێیاوین. خاوەنی نووسینگەیەکیش لە ناحیەکە دەڵێت تا 10 ساڵی دیکەش خزمەتگوزاری بە زەویەکان ناگات لەبەر ئەوەی 1,000 دۆنم زەوی بە شێوەیەکی بەرنامە بۆ دانەڕێژرا و دابەش کراوە. عەربەت ئەوە نەبوو ئەوەنە ئیفراسیا بکرێت بە ئەو ئیفرازانەی کە ئەمان کردویانە باوەڕ ناکەم بە 10 ساڵی کەش بتوان خەدەماتی بۆ بکەن. ڕووبەرەکە زۆرە زیاد لە 1,000 دۆنمیان ئیفراز کردووە کاکە. بۆ نمونە 157ەکان نزیکی 1,100 قەتعیان 125ەکان 2,600 بەرەو ژوورە 44ەکان 1,000 قەتعا بێ 94ەکان 500-600 قەتعە ئەم هەموو ئەرزیان ئیفراز کردووە بەبێ ئەوەی خەدەماتێک بکەن بۆ ئەم گەڕەکان. من خۆم عەرزم کردووە بە 670 وەرەقەی 7 وەرەقەیەکە بەس 7تاکەیەکە 600ەکەی نابێ 6 دەفتەر زەرەکەم لە یەک عەرزە. بەپێی زانیاریەکانی پەیام هۆکاری دروستبوونی ئەم کێشەیە بۆ ژمارەیەک بەڕێوەبەری ئیداری لە ناحیەکە لە ماوەی ڕابردوودا دەگەڕێتەوە کە تەنیا بەرژەوەندی خۆیان لێکداوەتەوە و بەرژەوەندی خەڵکیان لە بەرچاو نەگرتووە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی عەربەت.